لەو چەند ڕۆژی ڕابردوو باندێکی ڕێکخراو کە پێک هاتبوو لە 8 تۆمەتبار لەلایەن بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێرەوە دەستگیر کرا کە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە مامەڵەی دراویان لەگەڵ خەڵک دەکرد بە ناوی دۆلاری برۆکراوی لیبی، دواتر بە زەبری چەک وەک ڕێگریەک ئەو پارەیە کە ئەو هاوڵاتیانی مامەڵەیان لەگەڵ دەکردن لێیان دەستان و ڕایان دەکرد. لە هەڵمەتی دووەمدا بە هەمان شێوە 2 تۆمەتباری تر دەستگیر کران کە هەڵدەستان بە ئاڵگۆڵکردنی دراوی لیبی بە ناوی و هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر دەستگیری کردن و پەراوی لێکۆڵینەوەیان بۆ ڕێخستن. واتە لە ماوەی هەفتەیەکدا هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر 2 باندیان دەستگیر کرد کە پێک هاتبوون لە 10 تۆمەتبار. دەمانەوێت ڕوونکردنەوەیەک لەسەر تاوانی ڕێگری بدەین کە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە 1/1/2021ەوە 7 باندی ڕێگری دەستگیر کردووە کە لەم 7 باندا 25 تۆمەتبار دەستگیر کراون کە زیاتر لە 35 تاوانیان لە ناو شاری هەولێر ئەنجامداوە و دانیان بە تاوانەکەیان داناوە و بە پەراوەکانیشا بۆ ڕێکخراوە. وەک ئاگادارن بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە 6 مانگی ڕابردوو لە 7981 تاوان 7309 تاوانی یەکلایی کردوتەوە و 2755 تۆمەتباریان دەستگیر کردووە کە بە شێوەیەکی ڕێژەیی دەکا 192 پەراوەکان کۆتایی پێهاتووە و تۆمەتبار دەستگیر کراوە و کەیسەکان یەکلایی کراون. لێرەوە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویستکەوە بە هیچ شێوەیەک هەڵنەخڵێتن بەوەی دۆلاری بلۆکراوی لیبی هەبێت لە کوردستان و مامەڵەی پێوە بکرێت و ئەگەر زانیاریان هەبوو لەسەر هەر کەسێک با پەیوەندیمان پێوە بکەن، چونکە ئەم کەسانە تەنها مەبەستیان ڕێگریکردن و پارەوەرگرتنە لە خەڵک بە زەبری چەک و دڵنیایی دەدەینە هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆمان کەوا هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە شەو و ڕۆژ چاوکراوە دەبن لە ڕاست ئەو تۆمەتبارانی کەوا مەبەستیانە تاوان ئەنجام بدەن یان ئەو تاوانانەی کە ئەنجامیان دابێ ئەو تۆمەتبارانە پۆلیسی هەولێر بە دوواداچوونیان بۆ دەکات و دەژیریان دەکات و دەیانداتە دەستیاسا. پێویستە لەسەر ئەم ژمارەیە هەڵوەستەیەک بکەین کەوا شایانی باسە لە ساڵی 2020ەوە لەگەڵ 6 مانگی سەرەتای ساڵی 2021 314 تۆمەتبار کە لە شاریکانی تری هەرێمی کوردستان و عێراق تاوانیان ئەنجامدا بوو و ڕایان کردبوو بۆ شاری هەولێر لەلایەن هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێرەوە دەستگیر کران کە چەندین تاوانی ڕێگری و دزی و کوشتنیان ئەنجام داوە، ڕەوانەی شوێنی مەبەست کراونەتەوە لە ڕێگەی تەسفیرەوە. من دەمەوێت نمونەک لەو پارانەش بۆ ئێوەی خۆشەویست بە دیار بێخم کەوا باز لەوەی دەکەن کە مامەڵەی پێوە دەکەن کە گوایە دۆلاری لیبیا ئابە و شێوەیە دەیپێچن خۆی لە خۆیدا هەمووی دۆلاری تەزویرە، هیچ دۆلارێکی بلۆکرای لیبی نییە، بەڵام بەس سەرەکەی لەگەڵ ژێرەوەکەی دۆلارێکی ئیسیساخ دادەنێن، دواتر ناوەندەکەی پڕێکی سپیە. بۆیە داوا دەکەین لە هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆمان کەوا خۆیان بە دوور بگرن لەو بابەتە و هەروەها هەر کەسێک لە ڕێی پەیجەوە یا لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئیدعای وەی دەکرد یان تێبینی ئەوەی دەکرد کە ئەو دۆلارە هەبێت بە هیچ شێوەیەک دۆلاری وارە لە ناو شاری هەولێر نییە. مەبەستیشمان لەو پرێس کۆنفرانسە ئەوەیە کە هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆمان و چەندین جارە دووبارەی دەکەینەوە کە هۆشیار بکەینەوە جارێکی تر بۆ فێڵەی ئەو خەڵکانە هەڵنەخەڵێتین، چکە ئەوانە زۆربەی زۆریان مەبەستیان ئەوەیە کە ڕێگری لە خەڵک بکەن، بە زەبری چەک پارە لە خەڵک بستینن و هەروەها مەبەستیان تەنها ئەو بڕەپارەیە کەوا بۆیان دێنن. زۆر سپاس. خۆتان ئاماژەتاندا کە زۆربەی ئەو تاوانبارانە کە لە سلەیمانی هاتنێزا
هەولێر ئێوە تویترتان دەستپێتان کرد و ڕادەستان کردوێتەوە بەڵام ئەوەندەی من بزانم لە ماوەی ڕابردوودا یەکجار تاوانبار لێرەوە ڕایان کردۆ بۆ سلێمانی بەڵام تا ئێستا دەستگیر نەکراون هۆکاری ئەمە چییە بۆ تا ئێستا دەستگیر نەکراون پرسیاری دووەمیش ئامارەکەتان خستە ڕوو بە چەند کەستان دەستگیر کردووە لە بابەتی بازرگانی کردن و تەسویری و کارە و شتانە بەڵام دیارە زۆر بوو ئەم حاڵەتە چی دەکەن بۆی کەم حاڵەتانە کەم بکرێتەوە ئێمە خۆمان ئاماژەمان پێ کرد کە هەر تۆمەتبارێک کەوا فەرمانی دەستگیرکردنی هەبێت ناو شاری هەولێر وە لە هەر شوێنێک بێتن چ تاوانی ئەنجامدا بێت ناو شاری هەولێر یان ئەوەتەیە لە شارەکانی تری عێراق و هەرێمی کوردستان ڕایان کرد بێ ئێمە فەرمانی دەستگیرکردمان لابێ یان بە نووسراوێکی فەرمی فەرمانی دەستگیرمان بۆ هاتبێ ئێمە دەستگیرمان کردن و ڕەوانەی ئەو شوێنانەمان کردەوە کە فەرمانی دەستگیرکردنیان هەبوو بۆ ئەوەی پەڕای لێکۆڵینەوەکانیان بۆ دەربخێەوەش ئامارەکەش ئەوەیە کە 300 لە ساڵێک و 6 مانگدا 314 تۆمەتبارمان دەستگیر کردووە کەوا لە شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراق تاوانیان ئەنجامداوە هاتوونەتە شاری هەولێر بەڵام لە هەولێر هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر دەستگیریان کردن و ڕەوانەی ئەو شوێنانەیان کردینەوە و دەربارەی ئەو کێشانەی کەوا هەیە زیاتر دەربارەی فڕوفێڵ ئەوەش دەوەستێتە سەر کۆمەڵێک خەڵک کەوا تا ڕادەیەک هەندێک خەڵک هەیە زۆر بە شێوەیەکی نایاسایی دەوێ خۆی زەنجیم بکە و دەوڵەمەند بکات جا بە سندنی پارە بێ لە خەڵک بە زەبری چاک یان ئۆتێ ڕێگریکردن بێ یان فڕوفێڵ بێتن هەر شێوەک بێ بەڵام بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر درێخی نەکردووە لە دەستگیرکردنی تۆمەتباران و بەردەوامیش هەڵساوە بە دەستگیرکردنی تۆمەتبار و ڕەوانەی دادگایکردونە بۆ ئەوەی کێسەکان یەکلای بکرێتەوە.